بیسەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش. ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو ئەگەر خەڵکانێک لە کوردستان لە هەرێمی کوردستان کۆچی دەرەوەی وڵاتیان بکردا و بچوبانە لە ئەوروپا بگیرسانایەتەوە، زۆرینیان ئۆپۆزیسیۆنی ڕژێمی پێشووی لە ناوچوی بەغدا بوو. بەڵام لە دوای ڕاپەڕینی بەهاری 91 ئیدی کۆچی بەلێشاوی هاوڵاتیانی کوردستان دەستی پێکرد. زۆرینیان نایاسایی و هەندێک جاریش بە لە ڕێگەی یاساییەوە سەفەری وڵاتانی ئەوروپایان کرد و وەکو پەنابەر وەکو پەناهەندە یان وەکو ڕەوەندانی کوردی لەوێمانەوە. ئەمڕۆ لە پرۆگرامی بۆ هەمووان باس لە کۆچی نایاسایی و هەروەها یاساییش دەکەین، بە تایبەتی تیشک دەخینە سەر ئەوانەی کە بە زۆرم لێ دیپۆر دەکرێنەوە دوایەوەی کە دێنەوە ڕۆژانە دەبیستین لە میدیاکان ژمارێکی زۆر یاخود ژمارێکی بەرچاو لە وڵاتیانی زۆرینەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی ئەوروپاوە کە مافی مانەوەیان نییە دیپۆر دەکرێنەوە. زۆر جاریش بە هەڵە لێک دراوەتەوە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان بە زۆرم لێ دەیانەوێ ئەو وڵاتیانە بێنەوە هەرێمی کوردستان. بەڵام ئەمڕۆ لەم بەرنامەیەدا ڕوونکردنەوەی پێویست بە هەموو لایەک دەدرێ بە ئامادەبوونی خات و سروە ڕەسوول بەرەبەری گشتی ناوەندی هاوبەش قەیرانەکان GCC لە وەزارەتی ناوخۆ. ئەمە پێتان بڵێم هەندێک میوانی تایبەتیژە لێرن کە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کار لەسەر ئەم کەیسانە دەکەن، دواتر دەیان ناسین. بەخێر بێن سەرچاوانەی وەشات. خاتون بەخێر بێ. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە ئێستا کە گفتوگۆ دەکەین گەنگەشە دەکەین دۆخی ئەوانم بۆ ڕوون بکەیتەوە کە دیپۆر دەکرێنەوە بۆ هەرێمی کوردستان. کەس نییە لە ئێمە کەسوکاری کەسی نێزیشی سەفەری دەرەوەی نەکردوێ یان دیپۆر نەکرا بێتەوە، بەڵام کە دێتەوە ماڵ و حاڵێک نییە، کار و کەسابەتێک نییە. ئێوە وەکو ناوەندی هاوبەشی قەیرانەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە و پلانتان چی بۆ ئەوانە گەرم بکەم. زۆر سپاس. طبعاً زۆر سپاسان دەکەین بۆ ئامادەکردنی ئەو پرۆگرامە لەسەر تەوەرێکی هەنووکەی و زۆر گرنگ کە بابەتی کۆچە. وەک بەڕێستان دەزانن کە بەڕاستی بەو دواییە گۆڕانکاریەکان لە بابەتی کۆچ زۆر خێران و چەندین بڕیاری تازە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و بەڕیتانیا دەرچووە کە بۆ یەکەم جارە ئەو جۆرە بڕیارانە لە جیهان ڕوودەدەن، بە تایبەت بابەتی دیپۆرتکردنەوە. و کۆچ ئێستا بۆتە یەکێک لەو تەوەرە سەرەکیانەی کە تەواوی وڵاتانی جیهانی سەرقاڵ کردووە و بەڕاستیش بۆتە ڕێگا نەخشە ڕێگای سیاسەتی دەرەوەی وڵاتان. طبعاً بابەتی دیپۆرت بۆ یەکەم جار لە ئایاری ساڵی 2023 دەستی پێکرد و عێراق داخلی ئەو بەرنامەیە کرا. بە تەئکید هەروەک بەڕێستان دەزانن کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆک وەزیران لە چوارچێوەی کارنامەی کابینەدا هاوڵاتی سنتراڵە. هەر لەو چوارچێوەیەشدا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ تەواوی هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی زۆر بە خێرایی بتوانێت لەگەڵ ئەو گۆڕانکاریە خێرایانە لە ئاستی جیهان خۆمان بگونجێنی و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لە ناو و دەرەوەی هەرێم ئەوانەی کە ئەو بڕیارانە دەیانگرێتەوە بە کەمترین زیان لەو بڕیارانە دەربچن. طبعاً بە خۆشحاڵیەوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ساڵی 2023 سیستەمی ڕەوانەکردنی نیشتیمانی دامەزران. هەر لەگەڵ دەرچوونی ئەو بڕیارانە لەگەڵ ئەوەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەوڕۆ زۆر بەڕوونی تەنها لەگەڵ گەڕانەوەی ئارەزومەندانە بووە، گەڕانەوەی خۆبەخشانە. ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەن کە ئەوانەی لە دەرەوە پێیان دەگوترێ پەنابەر یا ڕەوەندی کوردی سەربەستانە ئارەزومەندانە بیر لە چارەنووسی خۆیان بکەنەوە بگەڕێنەوەیاننا، ینی بە زۆرە لێ نییە بە دڵنیاییەوە ئێمە بەتایبەتی ئەوانەی مافیمانەوەیان نییە. ئێمە هەموو کات هەوڵەکانمان بۆ ئەوە بووە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە تایبەتیش دوای دەرچوونی ئەو بڕیارانە کە پێویستە یاسا و ڕێساکانی مافی مرۆڤ لە بەرچاو بگیرێ و ئێمە لەگەڵ گەڕانەوەی ئارەزومەندانین. تەنانەت دوای دامەزراندنی ئەو سیستەمانە
ئەمە بەڕاستی کە بڕیارێک لە وڵاتانە دەردەچێت ئێمە هاونیشتیمانیانی خۆمان واجبی خۆمانە کە تەواوی ئاسانکاریان بۆ بکەین هەموو خزمەت گوزاریەکیان پێشکەش بکەین کە بتوانن بگونجێن و بتوانن بە زووترین کات تێکەڵ ببنەوە لەگەڵ کۆمەلگا. دامەزراندنی ئەو سیستەمەش لەو چوارچێوەیە لەبەرەوەی ئەو بڕیارە بەدەست هەرێمی کوردستان نییە، بەڵام لەبەرەوەی ئەوانە هاونیشتیمانی ئێمەن وەکو گوتم کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات سیستەمێکی نێودەوڵەتی کە لە 127 وڵات کار دەکات بۆ یەکەم جارە لە سەردەمی کابینەینەوە هاتە هەرێمی کوردستان و ئەو سیستەمە توانی کە زۆر بە خێرایی پێگەی هەرێمی کوردستان لە نێوەندە نێودەوڵەتیەکان بسەلمێنێت و هاوسۆزی و هاوخەمی هەرێمی کوردستان بۆ هاونیشتیمانیانی خۆی نیشان بدات. طبعاً لە دوای ئەو بڕیارە گرنگە باس لەوە بکەین کە ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆ لە ئۆگەستی 2024 لە سەردانێکی فەرمی بۆ وڵاتی ئەڵمانیا زۆر بەڕوونی جەنابیان جەختی لەوە کردەوە کە پێویستە بارودۆخی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێ و وەکو ناوچەکانی تری عێراق و ناوچەکانی تر سەیر نەکرێت. پرسیاری ئەوە بکەم خاتونە. پێشتر باسی ئەڵمانیات کرد باسی ئەوشت کرد کە وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان چۆتە ئەڵمانیا و ئەو داواکاری هەیە بۆ لە حکوومەتی ئەڵمانیا و باڵێن وڵاتانی دیکەی ئەوروپی. شێوازێک لە میدیا شێوازێک یان جۆرێک لە چواشەکاریەک هەیە وها نیشان دەدەن کە حکوومەتی هەرێمی کوردستان تاگلانە خواستی ئەوەی هەیە خەڵک دیپۆرت بکرێتەوە. ڕاستی بابەتەکە ئەوەیە کە محەممەد شایع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پێشووتر سەردانی ئەڵمانیای کردووە لەگەڵ حکوومەتەکانی ئەڵمانیا وڵاتانی دیکەی ئەوروپا قسەی کردووە گفتوگۆی کردووە تەنانەت مۆری کردووە ئیمزای کردووە هەرچی ناوی لێ دەنێن گرێبەستی کردووە بۆی خەڵک دیپۆرت بکرێتەوە هەر بۆیەشە پێم وابێ خەڵک بەدەر لەوەی کە بێتەوە لە ڕێی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەگەڕێنەوە بەغداوایە پێم خۆشە لەسەرەوە ڕوونکردنەوەیەکی ورتان هەبێ چونکە بینەر بەتایبەتی ئەوانەی کە ئێستا لە دەرەوە سەیریان بەرنامە دەکەن و مافی مانەوەیان نییە چاوەڕێی ئەو ڕوونکردنەوەن یەکلایی بکەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەیە خەڵک بگەڕێتەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ لە هەولێر نیە بۆ لە بەغدایە فەرموو. بێگومان من وەکو پێشتریش ئاماژەم پێدا لەو سەردانەی کە جەنابی وەزیری ناوخۆ بۆ ئەڵمانیا جەنابیان لە ئاستێکی باڵاکە چاوی بە چەندین وەزیر و بەرپرسی ئەو وڵاتە کەوت تەنانەت ئەوانیش هاوسۆزیان هەیە لەگەڵ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان. یعنی ئەو خاڵیان کردوتەوە بڵێ یعنی ئەو خاڵانەی کە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ ئاماژەی پێدا کە بێگومان ئێمە تاوەکو ئێستا بەداخەوە قەیرانی بووچە و موچە لە حکوومەتی ئیتیحادیەوە بۆ هەرێمی کوردستان تاوەکو ئەوڕۆ بەردەوامە و کێشەی ناوچەکانی مادەی 140 تاوەکو ئەوڕۆ 350,000 ئاوارەی شنگال لە کوردانی خۆمان لە هەرێمی کوردستانە ناتوانن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان کە بەڕاستی ئێمە بەداخەوە دەبینین لە دیپۆرتەکان ڕێژەیەکی بەرچاو لە ئاوارەکانی شنگالیشی تێدا لە کاتێکدا کە تا ئێستا شنگال بەڕاستی ئامادە نییە بۆ ئەوەی هاونیشتیمانیان بگەڕێنەوە ئەو ناوچانە بەهۆی بوونی هێزە چەکدارە نایاساییەکان و بەهۆی ئەوەی کە حکوومەتی ئیتیحادی تاوەکو ئەوڕۆ نەیتوانیوە یاخود نەیویستووە ڕێکەوتن نامەی شنگال جێبەجێ بکە و چەندین بابەتی کە بێگومان ئەو سەردانە بوو بەهۆی ئەوەی کە بابەتی دیپۆرتکردنەوە بۆ ماوەی 6 مانگ دەگەڵ باش ئاگاداری سیاسەتیشی ها بەتاکید لەبەرەوەی بابەتی بخۆت جەنابەت ئاگاداری کە زیاتر لە ملیۆنێک ئاوارە و پەنابەر تاکو ئەوڕۆ لە هەرێمی کوردستانن و بێگومان ئەو دۆسیەیەش کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتی چاودێریکردنیان لە بابەتی مانەوەیان لەو مەلەفە JCC بەرپرسە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەمەوێت ورتر بڵێ لەگەڵ ئەوە نین کەس بە زۆرم لێ بێتەوە. بێگومان و ئەو هەنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویە تێبەر نەک تەنیا بۆ هاونیشتیمانیانی خۆی بێگومان ئەگەر سەیری مێژووی هەرێمی کوردستان بکەی ئەو سیاسەتی پێکەوە ژیان و ئەو جوانی یەکتر قوبولکردنە هەرێمی کوردستان ئەوەی سەلماندووە کە بۆ هاونیشتیمانیانی دەرەی هەرێمی کوردستانیش بابەتی گەڕانەوەی زۆرم لێی قوبول نەبووە.
بەڵێ دکتۆرە یۆکۆ لێرەیە لە ڕێکخراوی IOM کە ڕێکخراوێکە هەمیشە لە وڵاتانی دەرەوە هاوکاری ئەو پەنابەرانە دەکات کە خۆیان لەسەر خواستی خۆیان داوای گەڕانەوە دەکەن. پێم خۆشە مادام دکتۆرە یۆکا لێرەیە حەزم لێ جەنابیشت بدوێی بزانم ئەگەر مای کەی بدەنێت خوا. دکتۆرە لە وابزانم کوردیش شتێک دەزانی؟ دکتۆرە یۆکا خەڵکی یابانە بەخێر بێی چۆنی کوردەکەت باشە؟ پرسیار بکەم بە کوردی پرسیار بکەم حاڵی دەبی لێم یان بیکەمە ئینگلیزی بە کوردی دەپرسم. حکوومەتی هەرێم چەندە هاوکار و هەماهەنگە لەگەڵ ئێوە لە کاتێکدا کە ئەو پەنابەرانەی لە وڵاتانی ئەوروپا بیانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکەی ئێوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئێوەش چەندە هاوکارن؟ پرۆگرامی چاکسازی جیهانی پرۆگرامێکە حکوومەت سەرپەرشتی دەکات. من وەک خۆم ماوەی 20 ساڵە لە دەرەوەی وڵاتەکەم دەژیم، بەڵام هەر کاتێک دەچمەوە بۆ وڵاتی خۆم بۆ نوێکردنەوەی بەڵگەنامەکانم دەبینم شێوازی کارکردنیان گۆڕاوە. هەندێک جاروام لێ دێت وڵاتی خۆم نەناسمەوە. حکوومەتی هەرێم و عێراقیش دەتوانن کارێکی وەها بکەن ڕێبەری خزمەتگوزاریەکان بۆ ئەو کەسانە دابنێن کە لە دەرەوە دەگەڕێنەوە بۆ ئەوەی بە گۆڕانکاریەکان ئاشنا بن. ئێمە لەگەڵ ئەوەی پشتیوانی حکوومەت دەکەین و هاوکاری ئەو کەسانش دەکەین کە دەگەڕێنەوە لە ڕێگەی دەرونی و فیزیایی و ئەو شتانەوە. گەر کەسێک هاوکاری ویست وەک فێربوونی پیشە و دابینکردنی خواردن ئێمە هاوکاری دەکەین. ئێمە تا ئێستا هاوکاری 46 کەسمان کردووە لە هەرێمی کوردستان دەستگای ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان چالاکن و حەز دەکەن هاوکاری خەڵک بکەن. Thanks, welcome back. دکتۆرە باسی ئەومان کرد کە لەڕێی ڕێکخراوەکانی IOM خەڵکانێک سەربەستانە دەگەڕێنەوە. اینجا پرسیارەکە ئەوەیە دوایەوەی کە دەگەڕێنەوە بێ ماڵ و جێگان هەیە کار و کەسابەتی نەماوە هەیە شۆفێری تەکسی بۆ تەکسیەکی فرۆشتەوە ویزەیەکی وەرگرتەوە چۆتە ئەوروپا و دوایی هیچی وەرنەگرتەوە هاتۆتەوە ئەوانە هەمووی کێشەن بۆ ئێوە. اینجا ڕۆڵی ئێوە چیە دوایەوەی کە دەگەڕێنەوە کوردستان؟ کەرم بکە. بەڵێ زۆر سوپاس. طبعاً وەک باسم کرد بەڕاستی ئەو هەنگاوە جدیانەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ لە چوارچێوەی کارنامەی کابینە گرتوویەتە بەر بەڕاستی بە شێوەیەکی کردار توانیویەتی خزمەت بە هەزاران کەس بگەێنێت، چ ئەوانەی کە گەڕاونەوە چ ئەوانەی کە بەرنمەیان هەبووە کۆچ بکەن. طبعاً ئەوەش لە چوارچێوەی دوو پرۆژەی نێودەوڵەتی زۆر گرنگ کە لە هەرێمی کوردستان دامەزراون. یەکێکیان وەک ئەوەی کە خات و یۆکۆ باسی کرد سیستەمی ڕەوانەکردنی نیشتیمانی NRM. NRM تایبەتە بەو هاونیشتیمانیانەی کە لە دەرەوەی وڵات دەگەڕێنەوە چ بە شێوەی دیپۆرت یاخود بە شێوەی ئارەزوومەندانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ هەموو خزمەتگوزاریەکیان پێشکەش دەکەین لە چوارچێوەی ئەو سیستەمە. سیستەمەکە چۆن کار دەکات؟ نوێنەری تەواوی وەزارەت و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو سیستەمە ڕاهێنانیان پێکراوە و هەروەها نوێنەری کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو ئاژانس و لایەنانەی خزمەتگوزاری پێشکەش بە گەڕاوەکان دەکەن وەکو چەترێک کۆیان دەکاتەوە و خزمەتگوزاریان پێشکەش دەکات. ئێستا لە ئێستادا ئێمە لە پارێزگای هەولێر و لە پارێزگای سلێمانی دامان مەزراندووە بە پشتیوانی ڕاستەوخۆی یەکێتی ئەوروپا و هەروەها وڵاتی هۆڵندا لە ڕێگەی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ کۆچ و لە ئێستادا لەگەڵ وڵاتی ئەڵمانیا لە ڕێجی ئایزێت لە مانگی داهاتوو لە ئێستادا دەستی پێکردووە لە ئەو جی ئایزێدە پێناسکەی بۆ بڵێ طبعاً ئاژانسی جی ئایزێت یەکێکە لەو ئاژانسە ئەڵمانیانەی کە لێرە لە هەرێمی کوردستان کار دەکەن لە هاوبەشی سەرەکی وەزارەتی ناوخۆ JCCە لە بابەتی کۆچبەیەکەوە کار دەکەین بە هەمان شێوەی ئەو وڵاتانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەیەکەوە کار دەکەین بۆ کار دەکەن بۆ زیاتر خزمەتکردنی گەڕاوەکان و زوو تێکەڵکردنەوەیان لەگەڵ کۆمەڵگا و هەروەها بەرەو پێشبردننی سیستەمی دامەزراوەی کۆچ. ئەوەی کە لێرە گرنگە بیڵێم ئایا وەکو سیستەمی ڕەوانەکردنی نیشتیمانی تاوەکو ئێستا لە 2023 900 کەیس گەڕاوەتەوە خۆیان لە سیستەمەکە تۆمار کردووە، لەوانە 237یان
دیپۆرت بوون طبعاً ئێمە لە ڕێگەی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ کۆچ ETTC دەستگای ڕوانگە GIZ زۆرینەیان سوودمەند بوون لە هاوکاری دارایی زۆریان لە ڕێگەی هاوکاری دارایی و پێم وابێ هەلی کاریشان بۆ دەرەخسێن هەلی کاریمان ئەوانەی کە بە پێی توانە هەلی کارمان بۆ ڕەخساندون لە هەمان کاتدا یارمەتیەکەم بدا باسی شاری سلێمانی شت کرد هەر بەم بۆ نێوە پاکێجێکمان لە شاری سلێمانی ئامادە کردووە خاتونێک چۆتە دەرەوە پێشووتر جەست بزانە چی بەسەر هاتووە دواتر دیپۆرت کراوەتەوە دڵنیام خەرجێکی زۆریشی کردووە هەتا گەیشتۆتە وڵاتانە بابەیەکەوە سەیریکەین فەرمون کەرەم من لە ساڵی 2024 دیپۆرت کرامەوە لە من شنەوە بۆ بەغداد بخۆم لە ئەڵمانیا دانیشتم تقریبا دەوری 5 ساڵ و 6 مانگ بوو لەوێ بووم ئێستاش کە دیپۆرت کراومەتەوانێ هاوسەر و مناڵەکانم لە ئەڵمانیان بەس بە تەنیا بخۆمیان دیپۆرت کردەوە بەڕاستی زۆر بە شێوازێکی ناشرین دیپۆرتیان کردمانێ تەسەڕفاتێکی زۆر ناشرینیان هەبوو لەگەڵم کە من دیپۆرت کرامەوە کە لە بچەکرام شەو من ئافرەتێکم بە تەنیا ینی هاتنە ناو کەمپەکە و منیان هەڵگرت بە تەنیا ئیتر تووشی شۆک بووم بە خولی زمانیشم فێر بوو بووم ینی خولی زمانم باش بڵێن ئەو خراپ نەبووم ینی لەبارەی زمانەوە و شەهادەشم هەبوو لە بارەی زمانەوە ئەلحەمدوللا سوپاس بخوا و وەلەو هەر نەخۆشیش بووم بەڵام بخۆم لەسەر پێەکانی خۆم ڕاوەستا بووم ئیشمە کرد بەس ئیتر کە دیپۆرتیان کردمەوە هیچ ئاگادارکردنەوەیەک نەبوو بۆ من ینی بڵێن ئاگادارم کەنەوە بڵێن دیپۆرت دەکەینەوە ڕاستە خۆ هاتن ینی بەسەریانەدام بەس بە تەنیا من لەگەڵ تقریبا دەوری 26 پیاوە بووم لە ناو تەیارەکە ئیتر لە بەغدا ئێمەیان دابەزان بەڵام بڵێن حکوومەتی عێراقی لە بەغدا هیچ ینی هەڵوێستێکی وایان نەبوو بەرامبەر بە ئێمە کە بڵێن ینی هاوکاریەکمان بکەن یا شتێکمان پێشکەش بکەن کە ئێمە ینی یەکەم جارمە کە گەڕاوی نەتوانێت بۆ شێوازە بۆ خۆمان هاتینەوە ینی بۆ خۆمان هاتینەوە کوردستان هاتینەوە بۆ خۆم پێشەکی من پێشتر لە هەولێر دانیشتم مامۆستاژ بووم پێش ئەوەی بڕۆم بەس فەسڵ کرابووم بەس بەو دوایە کە گەڕامەوە تووشی شۆکێکی زۆر گەورە بوو ینی نەمەزانی چی بکەم بە تاقتەنیا ئیتر ئەو دوو ڕێکخراوە زۆر هاوکاریان کردم ڕێکخراوی NRM لەگەڵ ڕێکخراوی IOM ماڵیان ئەوە بێ زۆر هاوکاریان کردم توانیم لەسەر پێیەکانی خۆم بۆستم و زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ ئەو هەلە بۆ منی ڕەخسان بەڕاستی من نەمەزانی چ بکەم بە تەنیا و ئێستاش ڕاستە ینی من نەخۆشم خۆم بە نەخۆشی ڕۆشتم بۆ ئەوروپا بەس کە هاتمەوانێ یعنی وەزعم ئەو باشە نییە بڵێم زۆر باشم بەس ئەلحەمدوللا سوپاس بخوا لەسەر پێیەکانی خۆم ڕاوەستاوم و داواکارم لەو کەسانی کە دیپۆرت دەکرێنەوە هیوادارم کەس دیپۆرت نەکرێتەوە بەس داواکارم ئەو کەسانی کە دیپۆرت دەکرێنەوە پەیوەندی بۆ دوو ڕێکخراوە بکەن بۆی کە هاوکاریان بکەن ئیتر مادی بێ معنەوی بێ هاوکاریانەکەن دڵنیام کە هاوکاریشیانەکەن وەڵاهی زۆر ینی هاوکاریان کردم مادی و معنەوی زۆر هاوکاریان کردم بەڕاستی زۆر سپاسیانەکەم هەڵوێستێکی زۆر جوانیان هەبوو لەگەڵ من یعنی من دەوامەکەم فەسڵ کرابووم یعنی ئەوان هیوایەکیان بۆ من گێڕایەوە زۆر سپاسیانەکەم تۆ کە لە هاوسەر و مناڵ جیاکەنەوە بە تەنیا بنێرنەوە زەحمەتە بۆ ئینسان ینی بکەوێتەوە سەر پێی خۆی بەس ئەو دوو ڕێکخراوە زۆر هاوکاریان کردم بە تەواتی من ڕووخا بووم بەڵام یعنی زۆر سپاسیانەکەم هاوکاریان کردم لەبارەی دەوامەکەم نەگەڕایەوە بەڵام تەقاعودێکیان بۆ بڕیمەوە هەر باش بوو ینی توانیم لەسەر پێیەکانی خۆم بۆستم زۆر سپاسیانەکەم خاتون ئەگەر ئەو کەیسە بە نمونە وەربگرین با پرسیارێک لێ بکەم لەسەر ئەو کەیسە ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک لەگەڵ وڵاتانی ئەوروپا ڕێککەوتن دەکەن یان یاداشی لێک تێگەیشتن یا هەر ناوێژی دیکە یاسایی هەبێ بازەوە ناکەن کە بە زۆرم بلێ خەڵک بەسەریاندا نەدەن و کە لە بچیان بکەن و بۆ شێوازە ناشرنە مامەڵەیان لەگەڵ بکەن ئێستا خاتونە دەڵێ منداڵەکانم لێمە خۆم لێرم لە سلێمانی نەخۆشیشە شێرپەنجەشی هەیە باسی کرد ئەنی ئەو حاڵەتانە ناتە پێش چاوتان بە ئەوروپا بڵێن کاکە بۆست ئەو جۆرە مامەڵەیە باش نییە کەرم زۆر سوپاس بێگومان وەکو گوتم ئێمە هیچ زۆرە یاداشتێک وەکو هەرێم
لەگەڵ هیچ لایەنێک لەسەر دیپۆرکردنەوە نیمانە ئێمە یادداشتی لێک تێگەیشتنمان هەیە لەسەر دەکەوێتە سەر بەغدا وەتی عێراقی بێگومان ئێمە یادداشتەکان بەڵێ ئێمە وەکو حکوومەتی هەرێم بێگومان هەر پەیامێک کە تایبەت بێ بە گەڕاوەکان بەوەی کە چۆن سیستەمی دامەزراوەی کۆچ بەرەو پێش ببین لەو چوارچێوە هاوکاری یەکتر دەکەین و پەیوەندی نێودەوڵەتیەکانمان یەکجار فراوانن ئەو جۆرە کەیسەی کە بینیتان بەڕاستی یەکێک بوو لە کەیسە تراژیدیەکان کە لە چوارچێوەی ئەو سیستەمانەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دای مەزراندووە خزمەت گوزاریەکی بەرچاومان پێشکەش کردوون بەڵێ بەدەیان کەیسی هاوشێوەیە بەڕاستی ئێمە کۆمەڵێک ڕاوێژکارمان داناوە کە ڕاهێنانی تایبەتمان پێکردوون کە چۆن بتوانن سەرەتا نەفسیەتی ئەوانە ئاسوودە بکەن کە ئێرە کۆتایی دنیان نییە و ئێوە لە وڵاتی خۆتان بنرخن دەتوانن تواناکانی خۆتان بخەنەگەڕ ئێمە سەرەتا چارەسەری دەرونیان پێشکەش دەکەین دواتر زۆر لەو خێزانانە کە گەڕاونەوە پێویستیان بە شوێنی مانەوە بووە ئێمە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێگەی چەند لایەنێکی کە هاوکاریمان دەکەن و خۆمان وەکو حکوومەتی هەرێم شوێنی مانەوەمان بۆ دابین کردوون کرێی خانومان بۆ داناون تاوەکو توانیویانە لەسەر پێی خۆیان بوەستن دواتر ڕاستەوخۆ لەگەڵ ئەو لایەنانەی کە لە چوارچێوەی سیستەمەکەدا بەشدارن پێویستیان بە بەڵگەنامە یاسایی بۆیان دەردەهێنینەوە پێویستیان بە تعدیلی شەهادە یاخود هەر خزمەت گوزاریە باسیەوەی کردوتی پێشووتر با بڵێن لەسەر پیشەکەی فەسڵ کرابوو بەڵێ خزمەتەکان لێ ڕاگرتۆ گوتی حکوومەت هیوایشی پێبەخشیوم کە ئەمە لەکەی بگەڕێمەوە سەرکارەکەم دەستان خۆش بێ وڵاوە شتێکی باشە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی وەزارەتی ناوخۆ وەکو گوتم لە چوارچێوەی کارنامەی کابینەکاری لە پێشینەمان خزمەتکردنی هاوڵاتیان بووە و دەمەوێت بڵێن بەڕاستی گۆڕانکاریەکان خێران ئێمە لە وەکو وەزارەتی ناوخۆ پلان و بەرنامەی یەکجار زیاتریشمان هەیە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان بەڵام هیچ دەرگایەک لە نێوان ئێمە و هاوڵاتی نەماوە ئێمە لە چوارچێوەی ئەو سیستەمانە هەموو دەرگاکانمان بۆ هاوڵاتیان لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان کردوتەوە کە بتوانن ڕاستەوخۆ پەیامەکانیان بە ئێمە بگەێنن و بتوانین خزمەتیان بکەین طبعاً ئێمە لە ئەو داتانەی کە بۆ بەڕێستانم عرض کرد زیاتر لە 175 ئەو کەیسانەی کە گەڕاونەتەوە چ بە شێوەی دیپۆرت یا ئارەزوومەندانە لە چوارچێوەی سیستەمی ڕەوانەکردنی نیشتیمانی سوودمەند بوون و ئێمە لەگەڵ ئەو وڵاتە بڵێ و ئێمە لەگەڵ ئەو وڵاتانە لە هەماهەنگی بەردەوامداین وەکو دەبینن ئێستا کە وڵاتی سوید ئاژانسی کۆچی سوید لێرەیە بڵێ ئێمە لەگەڵ ئەوان بەردەوام لە لۆبی داین کە بتوانن بەڕاستی خزمەت گوزاریەکانیان بۆ هاونیشتیمانیانی ئێمە زیاتر بکەن و بۆ یەکەم جارە بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ توانیومانە بە دروستی لۆبی بۆ ئەو بابەتە بکەین و پەیامی خۆمان بگەێنین یەکەم جارە کە دیپۆرت لە یەکێتی ئەوروپا هاوکاری دەکرێت و تەنیا پێش چەند هەفتەیەک لە گەڵ هەڤاڵانم لە ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ کۆچ هاوکاری داراییمان پێشکەش بە 45 گەڕاوە کرد کە بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە کە بتوانین وا بکەین دیپۆرت هاوکاری بکرێت چکە پێشتر لە ئەجێندای یەکێتی ئەوروپا دیپۆرت و هاوکاری بوونی نەبووە بەڵام ئێمە توانیومانە بەو بابەتانەی کە بتوانین بە شێوەیەکی دروست پەیامەکانمان گەیاندووە و قوربانی خەڵکی خۆمان گەیاندووە سوپاس بۆخوا کە ئێستا بەڕاستی یەکێک لەو بابەتانەش کە لەگەڵ ئاژانسی کۆچی سویدیش تاوتوێمان کردووە کە دەبێ هاوکاری بۆ ئەوانە زیاتر بکرێت باسی ئاژانسی کۆچی سویدیت کرد بابشمە لای ئاژانسی کۆچی سویدی بەڕێستێریا بەخێر بێ بۆ پرۆگرامی بۆ هەمووان پرسیارت لێ دەکەم بە زمانی کوردی دۆخی کۆچبەران لە وڵاتی سوێد ئێستا چۆنە؟ ئەوە پرسیارێکی قورس بوو. ئێمە وەکو نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆچ لە سوید پەیوەندیمان لەگەڵ ئەو کەسانە نامێنێت کە مافیمانەوە وەردەگرن. بەڵام بە شێوەیەکی گشتی دۆخەکە لە سوید لە زۆر ڕۆ قورسە. نەک لە سوید، بەڵکو لە وڵاتانی دیکە ژوایە. گۆڕانکاریکی گەورە لە سوید ڕوویداوە. ئەویش پێکەوە بەستنی بەرەو پێشچوون و کۆچکردنە.
ئاژانسی کۆچی سوید هاوکاری شوێنی وەکو هەرێمی کوردستان دەکات لە بەهێزکردنی تواناکانی لە مامەڵەکردن لەگەڵ کۆچبەران و پرسی پەنابەری، چونکە ئێمە ئەزمونمان هەیە و دەتوانین بە حکوومەتی هەرێمی بدەین. بۆ نمونە لە ڕووی ڕاهێنانەوە خۆشحاڵین هەرێمی کوردستان خاوەنی دیدگا و شێوازی خۆیەتی سەبارەت بە کۆچ، هەرچەندە ڕێکەوتنمان بۆ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم تا 2026 بەڵام چاومان لەوەیە زیاتر بمێنینەوە. زۆر باشە. ئێستا هەماهەنگی ئێوە لەگەڵ وڵاتیشیت بەڕێز تێریا باسی کرد، کەواتە ئێوە گەشتونەتە ئاستێک بەوەی کە بتوانن پێشوازی لە دیپۆرت کراوانیان ئەوانێک کە ئارەزومەندانە دەگەڕێنەوە، کەواتە جارێکی دیکە ژیان بەبەری ماوە بۆ ئەوانە، جارێکی دووبارە بێنەوە ناو کۆمەلگە و ئاسایی ژیانێکی ئاسایی چووکە ئەوانەی کە دەچنە دەرەوە زۆریان بەسەر دێ بەجددی. با باز لەوە بکەین. زۆرنیان ئەوانەی دیپۆرت دەکرێنەوە باز لەوە دەکەن کە لە بەغدا لەڕێی بەغدا جارێکی دیکە دێنەوە عێراق و دواتر هەرێمی کوردستان. بیستمانە هەندێک جار لە میدیاکان ئەوانەی کە دەگەڕێنەوە لە بەغدا هەندێک چەند ڕۆژێک زیندانی دەکرێنەوە. ئاگدارن ئەو حاڵەتانە هەبووە؟ طبعا زۆر سپاس. بێگومان ئێمە لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراقی ئیتیحادی بۆ ئەو بابەتە لە خەتین و بەڕاستی ئەوەی ئێمە ئاگادار بین هیچ با بڵێن شتێکی وا دیار نەبووە لە ڕووداوی لەو جۆرانە، بەڵام ئەوەی کە ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ جیسیسی بەڕاستی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی کاری لەسەر دەکەین و نیگەرانین ئەوەیە کە بابەتی کە مافی گەڕاوەکانی هەرێمی کوردستان وەکو هەموو بابەتەکانی کە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی پێشێل کراوە. کە بەڕاستی ئەوەش دەی نیگەرانیە. ئەگەر بێی لێیان بپرسی دەڵێن لەبەرەوەی هەرێمی کوردستان بودجەی خۆی هەیە. لە کاتێکدا کە بابەتی گەڕاوەکان بابەتێکی زۆر تازەیە لە ئاستی جیهان و لە هیچ شوێنێکی دەرەوە ئەوان بە عێراقی مامۆڵیان لەگەڵ دەکرێت وەکو عێراقی، بڵێ وەکو کوردستانی نییە، وەکو هاوڵاتیشی عێراقی بە تەکید وە لە فڕۆکەخانەی بەغدادا دەبەزن بەداخەوە کە بەڕاستی بەو بیانوە دەهێننەوە لە کاتێکدا لە هیچ بڕگە و بابەتێکی بودجە ئاماژە بە بابەتی گەڕاوەکان نەدراوە، تەنها بیانوێکە بۆ هاوکاری نەکردنیان. بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی کە هەرێمی کوردستان جگە لە بابەتی سیستەمی ڕەوانەکردنی نیشتیمانی NRM بە بابەتی دامەزراندنی سنتەری ڕاوێژکاری کۆچکە یەکێکە لەو پرۆژانەی کە لە ئاستی نێودەوڵەتی زۆر دەنگی داوەتەوە. طبعاً سنتەری ڕاوێژکاری کۆچ لەسەر چی کار دەکات؟ لەسەر بابەتی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا کار دەکات، مەترسیەکانی کۆچی نایاسایی نیشانی هاونیشتیمانیان دەدات، لە هەمان کاتدا ئەو دەرفەتە یاساییانە دەخاتە ڕوو کە دەتوانن هاونیشتیمانیان سوودی لێوەربگرن بۆ بابەتی کۆچ. باشە سروەخان هەندێک جار هاوڵاتیان کاتێک دەچن ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن ناسنامەکانیان فڕێدەن، زۆر جار گوێمان لێ بووە لە ناو فڕۆکە پاسپۆرت دەدرێنن ئەو ناسنامانی کە پێیانە بۆی ناوی خۆیان بگۆڕن. لە کۆتاییدا کە مافیمانەوەیان پێ نادرێت دیپۆرت دەکرێنەوە، ئەوانە کێشە بۆ ئێوە دروست ناکەن لە کاتی گەڕانەوە، یان ئێوە چۆن هاوکاریان دەبن؟ ئێستا کەسێک بێتەوە هیچ ناسنامەیەکی نەبێ چۆن وەری دەگرنەوە، چۆن دەسەلمێنرێکەوە خەڵکی هەرێمی کوردستانە؟ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ تەواوی ئاسانکاری پێشکەش بۆ هاونیشتیمانیانە دەکات و بەڕاستی لە چوارچێوەی سیستەمی ڕەوانەکردنی نیشتیمانی نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی
ڕەگەزنامە لە تەواوی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بەشدارن بە سوپاسەوە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ لە کۆبوونەوەیەکی باڵا لەگەڵ بەڕێز پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ناوەند فەرمانی کرد کە ئاسانکاریان بۆ بکرێەوە لە ڕێگەی یەکێک لە ئەندامانی خێزان کە لێرە بەڵگەنامەکانیان ماوە زۆر بە ئاسانی و بەبێ ڕۆتین بەڵگەنامەکانیان بۆ دەردەهێنرێتەوە بەبێ ئەوەی کە لێ پێچینەوە لەو بابەتانە خۆش بێت. دوو گەنج ئەلێران دیارە پێشووتر ویستویانە ڕێی وڵاتانی دەرەوە بگرنە بەر، بەڵام پێم وابێ لە ڕێگەی ئێوە و ئەنجا لایانی پەیوەندیدار ڕێگریان لێ نەکراوە، بەڵام جەوێکیان بۆ خوڵقاندوون وایان لێ کردوون کە سەفەر نەکەن و لە وڵاتی خۆیان بمێنەوە. دوای ئەم پاکێجە دێمە لای ئێوەی هێژا، ئێوەش بەخێر بێن سەرچاوان با بە یەکەوە سەیری پاکێجێک بکەین. اینجا ئەم دوو گەنجە بنمونە دێنمەوە کە حکوومەت فریای کەوتووە و جەوێکیان بۆ خوڵقاندوە بۆی ڕوو لە وڵاتانی دەرەوە نەکەن. دەستان خۆش بێ، کەرەم کەن. 2 ساڵ پێش ئێستا حکوومەتی عێراق و حکوومەتی ئەڵمانیا ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. بەپێی ئەو ڕێکەوتنە حکوومەتی سوودانی ڕازی بوو بە وەرگرتنەوەی ئەو پەنابەرە عێراقیانەی کە مافی پەنابەریان لە ئەڵمانیا ڕەت کراوەتەوە. لەو کاتەوە تا ئێستا هەموو مانگێک گروپێک لە خەڵکی عێراق و هەرێمی کوردستان دیپۆرت دەکرێنەوە. ساڵی ڕابردوو 700 کەس دیپۆرتی عێراق کراونەتەوە. ئەوەش دۆخی پەنابەرانی عێراقی لە ئەڵمانیا سەختتر کردووە. دوو گەنجی خەڵکی هەرێمی کوردستان و نزیکەی 4 ساڵە وەک پەنابەر لە ئەڵمانیا دەژین. مەترسیەکانی ڕێگای هاتنیان بە قاچاق لەلایەک لێبیریان لە سەختیەکانی ژیانی ئێرە و مەترسی دیپۆرکردنەوە نەکردبووە کە ئێستا خۆیان ڕۆژانە لەگەڵیدا دەژین. أنا خوش أخوان درس رزاني ترسل تو البلاد ردوانا اللي راكن مجهول خوش ترسل بقريها سوبانية عراقي زيادة طبعا عراقي باش كردي بس نظام تال لدوزار بسيء وهواي نظام دوا أقورينا وزادو. فەرمانگەی کۆچ و پەنابەرانی ئەڵمانیا فشارێکی زۆری خستۆتە سەر پەنابەرانی عێراقی، بەوەش بەشێکی زۆری پەنابەران هیوایان بەمانەوە لە ئەڵمانیا نەماوە. بەس ڕاستی وەزعی پەنابەران ئێستا لێرە زۆر خراپە کە بەبێت جیاوازی کاوەی کێشەی هەبی نەیبی ئێستا کە دیپۆرتە. چەند برادەری خۆم ئێستا لەگە من هاتنە ئەوسن دەری ئەوان وەرەقی سپیان دەنێ کە پێیان گوتن هیچ ئەمەلەکتان لێرە نەماوە. یانیانە وڵاتە جێبێڵن یانی بە خۆمان دەتان بین. پێی ئەوەی کە پاسپۆرتم تەسلیم نەکردیە مافی ئیشکردنم نییە، خوێندنیش هەروە. چالاکوانان و شارەزایانی کاروباری پەنابەرانەوە پشڕاست دەکەنەوە کە ئەڵمانیا یاساکانی پەنابەری تون کردووە بە چەشنێک مانەوە بۆ پەنابەرانی عێراقی سەخت بووە. کە ئەڵمانیا ئەڵێ ئەمانێ بەتاتی ئێمە تون و تیشتر بین، هیچ حەقیان لەسەرەوە نییە. سەیری کەیسەکەکەن سەیریەکەن لە چ وڵاتێکەوەی خاستن کورد ئەزانن کوردستان ئازادە و وڵاتێک نییە کە شەڕێکی تیابێ. ئەگەر تۆ کەیسێکی تایبەتی خۆ نەبێ بۆی توانی پیشانیان بێت کە بۆچی داوای ئەزیولەکەی بۆچی داوای مافی پەنابەریەکەیت ئەو نێرنەوە. فەرمانگەی کۆچ و پەنابەرانی ئەڵمانیا ڕای دەگەیەنێت 26,000 پەنابەری خەڵکی عێراق و هەرێمی کوردستان لە ئەڵمانیا دەژین کە مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە. ئەو حکوومەتە پلانی هەیە کە زۆرترین کەس لەو پەنابەرانە دیپۆرت بکاتەوە. سپاس بۆ هاوکارم شەوقی کانەبی لە بەرلین بۆ ئامادەکردنی ئەم پاکێجە. هەروە گوتم ئێستا دوو گەنجە لێرە لە پرۆگرامەکەمان میوانن. پێم وابێ وایان لێکردون پەشەمان ببنەوە ڕێی دەرەوە نەگرن کا بۆم باسکەن چۆن بووە
بەخێر بێ زۆر سپاس سەرەتا سپاسی بەرنامەکەتان لێ دەکەم من ناوم هێلین سابرا قوتابی تازە دەرچووی زانکۆی سەلاحەدینم لە کۆلێژی بەڕێبردنەوەبووری بەشی کارگێڕیکار لە سەرەتا دەمە زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم لە بۆ ئەوەی کە سەنتەری ڕاوشکاری کۆچ MRC دامەزراندووە کە تایبەتە بە ئامادەکردنی گەنجان لە بۆ چۆن بتوانن سیڤیەکی پرۆفشنال ئامادە بکەن و چەند تەکنیک هەیە فێریان دەکەن لەوەی لە کاتی چاوپێکەوتن بتوانن ینی دەربچن لە چاوپێکەوتنەکە کە توانم سوێکی زۆر باشی لێ با سادەی بکەینەوە ئەتو دەدیست بشتە دەرەوە لە سەرەتا بەڵێ بەس دواتر حکوومەت ڕاست حکوومەت چۆن قەنەعاتی بە تۆ هێنا نەچیتە دەرەوە ئەکیدا تو دەوی یەکەم شت بیانی پارە بە توانەکانی خۆ دەی و بێت گەلەوەش لە دەرەوەی وڵات ینی چەند ڕێگایەکە زۆر مەترسیە ڕێگەیەکە ینی داهاتوێکی ئەمانی تێدا نییە تووشی چەندین مەرگەسات دەبیەوە تووشی بازرگانی کردن بە مرۆڤ کە ینی شتەکە هەمومان دەزانین واقعەکە ڕوبەڕمان دەبێتەوە لە هەمووی کارە ساترەوەی دوور دەکەوێت لە بامی و باینجانی دایک بامی و باینجانی ناخۆی بە مانگ حەزەکەم زانی شلەی بامی ناخۆی ئەوە هەر کارە سات بووە بەردەوام ئیدی بەشدارم تێدا کە لە ڕێگەی برادێرەکەمەوە ئەو سوودی لێ بینی ئەمش گوتم باشە بەژاری دەکەم و لە عینەن وەختیش ئەکە سنتەی ڕاوشکاری کۆچ تایبەتە بە CV و هەروە چاوپێکەوتنی کار تایبەتە بەوەی کە هۆشداری گەنجانە لە بۆ کۆچی ناسایی کە تووشی چەندین ڕوبەڕووی مەترسی دەبنەوە و بازرگانیکردن بە مرۆڤ ئیتی چەند ڕێگەی ناخۆشتر هەیە لێ ئەتو وەکو گەنجێک دەڵم یان زیاتر پارە بە توانەکانی خۆت بدەی باشترە لەوەی فکر لەوەی بکە بچێت دەروی وڵات داهاتووەکە کە ئەمانی تێدانە داهاتوی دیار نییە لۆیەکە ینی دەتوانی لێرکوانە پەر بەتوانەکانی خۆت بدەی و ژیانێکی ئاسوودە و ئێستا لەکوێ خۆت دۆزیوەتەوە لەکوێ کار دەکەیت چ دەکەیت جارێ تەقدیمی سیڤەکەم ئامادە کردو تەقدیمم کردێت چاوەڕێی وەڵام چاوەڕێ دەکەی حکوومەت دەکەیت داد مۆزرێنێ و دەرگاکە لێ بکاتەوەتەوە بەڵام گرنگی حکوومەت نێشت تۆ بڕێی ڕێی پیشاندای وتێتی وەرە پەرە بە توانای خۆت بدا بە بەرنامە وەنیا زۆر باشە مۆفەقی لە چەندین چاوپێکەوتنی خوڵ و ڕاهێنان بەشدارم کرد و سەرکەوتوو بووم ینی لە خولەکان وەرگیرم لێ ینی دەڵێم بەشداری لەو سنتەری ڕاوشکاری کۆچ بکەن ئافرین ڕاست خۆش با ئەو بە ڕێزەش چۆنی قوربان سپاس بەڕێز ئەتو حەز لێ بچی ئەوروپای وەڵام لە ڕێگای خوێندنەوە حەز دەکەم نەک بە ڕێگای نایاسایی بە ڕێگای خوێندنەوە بەڵێ چۆن قەنەعەتت بۆ هات کە نەچی من خوێندکاری بەشی زمانی سینی سینی بەڵێ نیهاو وەخن خانێ نیهاو ینی سڵاو بەڵێ من لە هەلی کار دەگەڕم و لە ڕێگای سنتەری MRC خۆشبەختان داواتنامەیەکیان پێشکەش کردم چون دانیشتین باز لە بە قوتکردنی چۆن بتوانیت لە کاتی چاوپێکەوتن هەندە خاڵەیە پەیڕۆ بکەی ینی زیاتر جێ بتمانێت ینی حکوومەت ڕێڕاستەکەی پێپشانداوی بزەبت ئێستا لە چاوەڕوانی ئەوەی بەرهەمەکەی ببینی کە حکوومەت هاوکار بووەکەم دیتە قەنەعاتی پێهێنای کە ڕێی دەرەوە نەگریتە بەر وەنیا بەڵێ لە دایک و باوکت بەو تەمەنە گشتکە لە دایک و باوکە دوور نەکەویتەوە ئینشاڵڵا دایک و باوت مایە الحەمدوللا مایە بەڕێ توانی سیڤەکەم بە قوترکەم سیڤێکی پرۆفشنالتر و تەقدیمیشم کردی الحەمدوللا ئیش خۆم ئێستا ئیش خۆش تێ بەر لەگە شەریکە سینیش دەکەم ئەن سیڤەکە جێ قبول بوو ئەوەشە لە ڕێگای حکوومەتەوە بوو تا سوپاس سەرش حکوومەت دەکەین بۆ دامەزراندنی سنتەری ڕاوشکاری کۆچ کاتم کەمە کاک جیهات بەخێر بێ کاک جیهات بژی زۆر سپاس ETCC وایە سنتەری تەکنۆلۆژیا و ڕاهێنانی ئەوروپی زۆر باشە جەناب پێما بێ ڕاهێنانی ئەوروپی لە ڕووی تەکنۆلۆژیاوە بەو گەنجانەی وایە کارەکەت ئەوەیە بۆم باسکە کارەکەمان لە دوو بەش پێکاتەوە بەشی یەکەم گەشەپێدانی مرۆیە توانەسازی بۆ کەرتی تایبەت و کەرتی گشتی کەرتی حکوومەت و بەشی دووەمشی یارمەتیدانی گەڕاوەکانە اینجا چۆن هاوکاری و گەنجانە دەکەن لەگەڵ حکوومەت خەریکی چین بەرنامە و پلانتان چیە بۆ ئەو گەنجانێک کە دەیانوێە کە ڕۆژانێک بەداخەوە هەندێک جار بە ئامانجە هەندێک میدیا و هەندێک ڕێکخراوی سیاسی و لایانی سیاسی دایانوێ وا لەو گەنجانە بکەن کە هیچ هیوایەکیان نەبێت لە وڵاتە ڕێی دەرەوە یان لێ بچنە دەرەوە ئێوە پلانتان چیە بۆ ئەوانە بۆ گەنجانە کەرم بکە بەڕاستی ئەمە لە نزیکەوە لەگەڵ
JCC کار دەکەین تقریبا لە 2019ەوە لە بداتی دامەزرانی ئەو بەشەیە بەم نزیکانش لە ساڵی 2023ەوە لە بواری کۆچ بێکەوە کار دەکەین ئەو گەڕاوانەی کە لە ئەوروپا گەڕێنەوە لە 27 وڵاتی ئەوروپی زایدەن لە وڵاتی بریتانیاش لە ڕێی سنتەری NRMەوە هاوکاریەکەکەین ئێمە و JCC کەیسەکان بۆ یەک ڕەوانەکەین و تریان لەلایەن ئێمەوە هاوکاریەکەینیان ئێمە تحویلی JCCەکەین بۆەوەی لایەنەوانەوە لە ڕێی سیستەمی NRM هاوکاری بکرێن لە هەمان کاتیشدا لە ساڵانی ڕابردوو خولێکی یەکجار زۆرمان بۆ گەنجان کردەوە گەنجانی ناوەخۆ گەنجانی ئاوارەکان با بڵێنەوانەی هەم ئاوارە سووریەکان هەم ئاوارەکانی عەرەب بۆی فێرە کاری پیشەیان بکەین لە هەرێمی کوردستان دامەزرێن کاریان دەست بکەوێتون بکەن و سەر پیشەی خۆیان سەرڕایەوەیکەوە یارمەتی زۆریش گەڕاوەکانیشمان داوە دەست خۆش موفق بن سەرکەوتوو بن سروەخان با بینەوە لای جەنابەت کاتێک ئەوانەی کە دیپۆر دەکرێنەوە دیارە ئاماژەت بە زۆر بەرنامەی کار و پلاندانا کەوانی دیپۆر دەکرێنەوە باز دەوەش دەکرێت هەندێک جار لە ڕووی مادیشەوە بێژگەلەوەی کە کرێی خان و پێداویستی پێم وابێ بڕەپارەیەکیش هاوکاریان دەکەن ئێوە وەکو حکوومەت شتی وا هەبووە بەڵێ طبعاً ئێمە هاوکاری مادی خۆت بەڕێزت دەزانی کە بەداخەوە بێجگەلەوەمان لەناو قەیرانی دارایی بەڵام لەناو بەڕاستی پلانەکانی ئایندا ئەو بابەتە خراوەتە ڕووە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ ئێمەی ئاگادار کردوتەوە کە دەستکراوە بین هەر بابەتێک خزمەت بە گەڕاوەکان دەگەیەنێت پێشکەشی بکەین بەڵام ئێمە هاوکاری داراییمان پێشکەش کردوون لە ڕێگەی ڕێکخرا و ئاژانسە نێودەوڵەتیەکان بەڵام تەواوی خزمەت گوزاری حکوومیەکانمان پێشکەش کردوون طبعاً تایبەت بە سنتەری ڕاوێژکاری کۆچ ئەو دوو گەنجەکە ئاماژەیان پێدا بە سوپاسەوە سنتەرەکە جێگەی دەستخۆشە بەزیتەوە وا بکەی ببوورە وا بکەی هیوایەک بۆ گەنجێک بگەڕێنیتەوە لە کاتێکدا ئێمە لە ناو هەر چواردەورمان هەمووی بۆ خۆی فەوزای سیاسی هەیە فەوزای اقتصادی هەیە اینجا بەداخەوە هەر لە ناو خۆمان هەندێک ئاراستە هەیە بەوەی کە ئەو وڵاتت بیەوێ هیچ هەستێکی خۆشەویستی ئەو نیشتیمانت لەلا نەمێنێ جێگەی دەستخۆشیە بە جدی وا بکەن گەنج هیوایە گەڵ بچێنێتەوە لە نێو وڵات دەستان خۆش بەڕاستی سنتەری ڕاوێژکاری کۆچ پێم خۆشە تۆزێک باس لە گرنگیەکانی ئەو سنتەرە بکەم یعنی یەکێک لە تەوەرەکانی دەستگرتنی گەنجانە کە چۆن خۆیان بدۆزنەوە لەبەرەوەی بەڕاستی ئێستا هەتەنانەت پێشکەوتنەکان زۆر خێران ئەوەی کە ئێمەوا لە گەنجەکان بکەین کە چۆن خۆیان لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێنن تاکو ئێستا لە ماوەیەکی زۆر کەمدا سنتەرەکە توانیویەتی سوود بە زیاتر لە 1000 گەنج بگەێنێ و بەڕاستی و توانیویەتی زیاتر لە 4000 گەنج هۆشیار بکاتەوە و جگە لەوەی سنتەرەکە تەنها لەسەر گەنجان کار ناکات لەسەر تەواوی کۆمەلگا کار دەکات و بۆ زانیاری بەڕێستان ئێمە بۆ ئەوەی خەڵکی هاونیشتیمانی ئازیز بە زووترین کات بگاتە ئەو شوێنانە ئێمە لە ڕێی کورتەنامە لە ڕێی SMS لە ڕێی سۆشیال میدیا هێڵی گەرم و ڕاوێژکاری تایبەت ئێستا لە زانکۆکان ڕۆژانە هۆشیاری دەدرێت بە قوتابیان و تەنانەت لە ڕێی ئەو سنتەرانە دەرفەتە یاساییەکانیش نیشان دەدرێن ئێستا ئەو گەنجە بە ڕێزە باسی ئەوەی کرد کە حەز دەکات لە دەرێ بخوێنێ ئێمە ڕاوێژکاریان پێشکەش دەکەین هەر ئێستا لەگەڵ وڵاتی ئەڵمانیا بەرنامێکی تایبەتمان هەیە لەگەڵ GIZ کە تەواوی ئەو پرۆگرامانەی کە لە ئەڵمانیا هەن چۆن ئێمە خۆلی زمانیان بۆ بکەینەوە لە ڕووی پێشکەشکردنەوە نەک تەنیا ئەڵمانیا تەواوی وڵاتەکان لەگەڵ ICMPD و هەروەها لەگەڵ وڵاتەکانی سوید دانیمارک نەرویج فنلەندا سویسرا هۆڵندا زۆر بە نزیکی لەسەر ئەو بابەتانە کار دەکەین بە هیوای سەرکەوتنی ئێوە بە هیوای ئەوەی گەنجانمان لە باتی ئەوەی لە بری ئەوەی لە هەوڵیەوە دابن ڕوو لە وڵاتانی دەرەوە بکەن با زۆر شت هەیە لە پێشچوی بگرن چیان بەسەر دێ لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە کەمپەکان با لە دایک و باوانیش دوور نەکەونەوە هەمیشەتان شاد سپاس بۆ ئێوە کامە دەبوون لە پرۆگرامی بۆ ئەومان سپاس بۆ تۆش خات و سروە دووبارە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەی بینەریش هەمیشەتان شاد